خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ولكل وجهة هو موليها فاستبقوا الخيرات. هەر لەسەر ئەم ڕووی زەویە مرۆڤەکان وان هەر کۆمەڵە مرۆڤێ هەر کۆمەڵە خەڵکێ ڕوویان کردوتە قیبلەیەک، هەر یەکێ و ڕووگەیەکی خۆی هەیە، هەیە نەسرانیە، هەیە جووە، هەیە مشکە پەرستی، هەر یەکێک و ڕێگایەکی هەیە. ئێوەش ڕێگای یەکخواناسی و یەکخواپەرستیتان گرتوتە بەر، ڕێگای حەقتان گرتوتە بەر. دەی کەوابوو فاستبقوا الخيرات، کەوابوو پێشبڕکێ بکەن لە بەدەستهێنانی خێر و چاکەکانە. دنیا فرسەتە، هەموو ڕۆژێ ئینسان مەجالی ئەوەی نییە خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کەوا پەلە ئەکەن تەمەنی کورتی ژیانیان پڕ ئەکەن لە خێر و چاکە، پێش ئەوەی بگەن بە ڕۆژگارێک کە مەجالی چاکەکردنی تیان نییە. خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە خۆیان ئامادە ئەکەن پێش ئەوەی قیتارەکە تێبپەڕێ، ئەوان ئەگەنە مەحەتە و ئەوەستن چاوەڕوانی قیتارەکە ئەکەن بۆ ئەوەی سواری ببن، پێش ئەوەی تێبپەڕێ کە تێپەڕبوو ئیتر ناگەڕێتە دواوە ئەو قیتارە. قیتاری عمری ئینسان کە تێپەڕبوو ناگەڕێتەوە و وعدی خۆی هەیە و ئەجەلی خۆیشی هەیە کە گەیشتە ئەو کاتە تەواو ئیتر ئەو ناوەستێ چاوەڕوانی تۆ بکە. حەسەنی بەسری تابعی تەلەبەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سەیرم دێ لە قەومانێک لە خەڵکانێک کەوا پێیان وتراوە خواردن و زای خۆتان ئامادەکەن بۆ سەفەر نزیکە و سبەی ئەکەوینە ڕێ، بەڵام ئەوان هەر خەریکی یاریکردن و گەمەکردنن تا کاتی ڕۆیشتنەکە دێ هیچیان ئامادە نەکردووە. ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئامۆژگاری یەکێک لە ئەسحابەکانی ئەکرد، ئەوترێ عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتابە، خوای گەورە لە خۆی و لە باوکیشی ڕازی بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو پێنج شت بەدەست بێنە هەوڵدا لە دەستی خۆتی دەرمەکە پێش ئەوەی پێنج شتی تر بێتە سەرتا. ئیغتەنیم خەمسەن قبل خەمس، شەبابەکە قبل هەرەمیک، گەنجێتی خۆت بە ئیستیغلال بکە، سوودی لێ وەربگرە، خێر و خێراتی تیا بەدەست بێنە پێش ئەوەی پیرێتی بێتە سەرا. خۆشەویستەکانم، ئەو پیاوە ڕیش سپیانەی کە لەیرە دانیشتن و پشتیان چەماوەتەوە خوای تەعالا ئاخر خێریان کا و حتا ئەو ڕۆژە ئەمێنن ئەهلی تاعەت بن، ئەوانە ئێستا قەدری گەنجێتی ئەزانن، ئەوانن کەوا ئەڵێن یا لەیتە الشەباب یعود یوما فأخبره بما فعل المشیب. خۆزگایە گەنجایەتی جارێکی تر بگەڕێتەوە تای پێی بڵێم پیرێتی چی پێ کردووم. بەڵام ئەگەڕێتەوە مام حاجی ئەگەڕێتەوە یەک ساڵتر ئەتوانی بڕۆیتە دواوە، ناگەڕێتەوە. گەنجە جوانەکان، فرسەتە ئەم گەنجێتیەی کە ئێوە هەتانە ئیستیغلالی کەن، چاکە و چاکەکاری تیا بەدەست بێنن پێش ئەوەی پیرێتی بێتە سەرا. وەصیحەتەکە قبل سەقەمیک، لەش ساغیتان پێش ئەوەی نەخۆشی بێتە سەرا. خۆشەویستەکانم، تەندروستی نیعمەتێکی زۆر گەورەیە، تاجێکە وەکو پاشایەتی، وەکو تاجی پاشایەتی، بەڵام کەس هەستی پێ ناکە ئیلا ئەو کەسانە نەبێ کە نەخۆشن، کە ئینسان نەخۆشیەکی توش بوو مزمن بێ لا نەچێ ئیتر ئەو کاتە ئەزانێ لەش ساغی چی قیمەتێکی هەیە، کە تووشی شەکەرە بووی ئەزانی لەش ساغی چی قیمەتێکی هەیە، کە تووشی زەخت بووی ئەزانی لەش ساغی چی قیمەتێکی هەیە، کە تووشی نەخۆشیەکی کوشندە بی ئەو کاتە ئەزانی لەش ساغی چی قیمەتێکی هەیە. دەی سوودی لێ وەربگرە، دەرس وەرگرە لە نەخۆشەکان، کاتێ ناڕۆی سەردانیان بکەیت دەرسیان لێ وەربگرە، نەوەک غافڵ بی و ئاگات لە خۆت نەبێ. ئێمە زۆر سەیرین، ئێمە قەومێکین زۆر عەجیبین، دەرس وەرناگرین. خۆشەویستەکانم، زۆر مشکیلەیەکی گەورەیە، نەوعێک لە سڕیمان توش بووە، نەوعێک لە بەنجیمان توش بوو، ئاگامان لە خۆمان نییە. هەروەها پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وەغیناکە قبل فەقریک، سوود وەربگرە لە دەوڵەمەنیت لە بوونت پێش نەبوونی. ئەم دنیاە طبیعەتی وایە، لەسەر یەک تایم ناڕۆ، بەردەوام تۆ دەوڵەمەند نیت، بەردەوام تۆ فەقیر نیت، بەڵکو جارجار فەقیری، جارجار دەوڵەمەنی، جارجار هەتە، جارجار نیتە. خوای گەورە بەوانە هەمووی تاقیمانەکاتەوە. دەی سوود وەرگرە لەو کاتانەی کە هەتە
بۆ ئەو کاتانە خڕی کە عەمەلی ساڵحی تیا بکە کە نیتە سبەی کە نەتبێ ئاخ و ئۆفەڵە کێشێژی خۆزگایە هەم بۆایە مزگەوتێکم بکردایە خۆزگایە هەم بۆایە فەرشێکم بۆ مزگەوت بکڕیایە خۆزگایە هەم بۆایە سبلتێکم بۆ مزگەوت بکڕیایە خۆزگایە هەم بۆایە ئاوا و ئاوا خزمایەتی و سڵەی خزمایەتیم پێ بەجێ بهێنایە بەس کە ڕۆیشت ئیتر سوودی نامێنی ئیتر دوای ئەوە قیمەتی نییە هەر بڵێ خۆزگا ئەو کاتەی کە هەتە سوودی لێوەربگرە بۆ ئەو کاتانەی کە نیتە زۆرێک لە ئێمە جاری وایە هەیەی بە تایبەتی لەم زروفە ئەوانەی کە هەیانە زۆر فرسەتە چاکە و چاکەکاری بکەن چونکە هەموو ڕۆژی مۆزع ناڕەحەتە بەسەر خەڵکان نایە چاوتان لە فەقیرەکان بێ چاوتان لە بێوەژن و یەتیم بێ چاوتان لەو خەڵکە هەژارە بێ چاوتان لە ماڵەکانی خوا بێ ئاوەدانی کەنەوە هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وفراغك قبل شغلك سود وەربگرە لەو کاتانەی دەست بەتاڵە پێش ئەوەی کاتێ لێ بێتە سەرا مەجالت نەمێنێ دەست بەتاڵ نابێ ئیتر سوودی لێ وەربگرە خۆشەویستەکانم ئیسە جاری وا هەیە تۆ ئیشت نییە کاسبیت نییە دە بڕۆ بۆ مزگەوت بڕۆ لە ماڵێکی خوایە دەستکە عیبادەت دەستکە قورئان خوێندن دەستکە زکرکردن نوێژ لە دوای نوێژ چاوەڕانی نوێژەکان بکە کاتەکانت بە فیڕۆ بەسەر مەبە بەسەر ئەم جەعدە و ئەو جەعدە سوور مەخۆرەوە فرسەتە دنیا هەموو کاتی ئاوا ئینسان تایە دەست بەتاڵ نابێت جاری وا هەیە وا سەرقاڵەبی مەجالی هیچت نامێنی و هەروەها وحياتك قبل موتك سەرنجامی ئەمانە هەر هەمووی ژیانە دەی سوود لەو ژیانە وەربگرە پێش ئەوەی مردن بێتە سەرا چونکە مردن هاتە سەرا هەموو شتەکان کۆتایی پێدێ هەموو شتەکان کۆتایی پێدێ ئەو کاتە ئەسەف ئەخوازی بۆ یەک کارێکی چاکە کە بیکەی بەس تازە مەجال نامێنێ بیکەی داوا ئەکەی ئەڵێ یەک تۆز مەجالم بدەن وەکو خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی مؤمنون باسێکە قال رب ارجعوني لعلي أعمل صالحا خوایە بەم گەڕێنەوە تا کردەوەیەکی چاکە بکەم یەک کردەوە بەڵام مەجال هەیە کەلا خوا ئەفەرمێ کەلا نەخێر إنها كلمة هو قائلها أما قسەیە کە تۆ بۆ خۆت ئەیکەی تا لە ژیانە مەجالت بوو بۆ نەتکرد دەی کەوابوو دنیا فرسەتە وەکاتە فاضیلەکانیش ئەو کاتانەی کە کاتی عیبادەتکردنە کاتێلێکە کە وەکو بڵێ پیرۆزە بۆ کارکردن ئەو کاتانە حەقە ئینسان ئیستیغلالی بکە ئێستا ئێمە هاین لە مانگێکە کە پێ ئەوترێ مانگی شەعبان مانگی تاعەت و عیبادەتە مانگێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە حەدیثی صحیح هاتووە لە ئوسامەی کوڕی زەیدەوە ئەفەرمێ پرسیارم لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم وتم ئەی پێغەمبەری خوا هیچ کاتێ نەمبینیوی ئەوەنەی ئەم مانگە تۆ تایە بە ڕۆژوو بیت ئەم کوڵە مانگەی کە ئێمە هاین تایە ئەمڕۆ نۆی مانگی شەعبانە هیچ مانگێ نەمبینیوە ئەوەندەی ئەم مانگە تۆ تایە بە ڕۆژوو بیت طبعا جگە لە ڕەمەزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەبەر ئەوەیە کەوا ئەم مانگێکە زۆربەی خەڵک تایە بێئاگان ها لە بینی ڕەجەبە کە مانگی محەڕەمی پیرۆزە و ها لە بەنگی ڕەمەزانە ئەو مانگە پیرۆزەیە ئەو مانگە زۆربەی خەڵک بێئاگایە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو مانگەکان زیاتر لەو مانگە ڕۆژووی گرتووە وەکو لە فەرمودەی عایشەیە هاتووە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ نەمبینیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ مانگێ تەواو بکات تیا یعنی کامل ڕۆژووی تیا بگرێ ئیلا ڕەمەزان نەبێ و نەیشم بینیوە لە هیچ مانگێکە ئەوەندە ڕۆژوو بگرێ وەکو لە مانگی شەعبانە لە مانگی کوڵە مانگە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تایە ڕۆژووی گرتووە و زۆر تایە تاعەت و عیبادەتی کردووە و ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە ئەمە مانگێکیشە عەمەلی ئینسانی تیا بەرزە بێتەوە عەمەلی ساڵانەی ئینسانی تیا بەرزە بێتەوە حەز ئەکەم تایە عەمەلەکانم بە ڕۆژووەوە بە ڕۆژووگرتنەوە بگاتە لای خوای پەروەردگار جا خۆشەویستەکانم ئەم مانگە مانگی بەرەکەتە مانگی گەورەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە گەورەیی ناوی برتووە دەرگای خێر و چاکەی تیا ئەکرێتەوە ئینسان فرسەتە تایە زیاتر و زیاتر خۆی لە خوای گەورەوە نزیک بکاتەوە ئامادە باشیە خۆی ئامادە باشکە بۆ ڕەمەزان خۆی پاک کاتەوە تەنانەت خۆشەویستەکانم ئەبێ ئینسان بزانێ کە ڕۆژگار سێ ڕۆژە ڕۆژێک کە ڕۆیشت ڕۆژگار سێ ڕۆژە ڕۆژێک کە ڕۆیشت کە دوێنێ بوو ڕۆژێکیش کە هێشتا نەهاتووە کە سبەی نییە
والروجێکیش کە لە ناوایە ئەژین کە بریتیە لەم ڕۆژەی کە ئێستا ئێمە لە ناوێ ژیانە بینە سەر ئەوەی کە ڕۆیش تازە ناگەڕێتەوە تۆ کردەوەی تیا بکەی ئەوەشی کە هێشتا نەهاتووە کە سبەینەیە کێ ئەڵێ تۆ پێی ئەگەی بەڵام ئەوە مهمە کە ئەمڕۆیە کە تۆ تایە ئەژێی بۆیە استیغلالی ئەم ڕۆژە بکە پێش ئەوەی لە دەست دەرچێ ببێتە ڕۆژێک کە نەگەڕێتەوە طبعا مانگەکانی شەروایە مانگی ڕەجەب ئەو مانگە بوو کە ڕۆیشت تازە ناگەڕێتەوە مانگی ڕەمەزانیش کێ ئەڵێ ئێمە پێی ئەگەین کێ ئەڵێ ئێمە پێی ئەگەین بەڵام مانگی شەعبان کە مانگێکی پیرۆزە ئێمە لە ناوێ ئەژین خۆشەویستەکانم حەقە ئێمە استغلالی بکەین بە ڕۆژوو بە عیبادەتکردن بە تاعەتکردنی زیاتر بە خێر و خێرات بە سەدەقەکردن پێش ئەوەی لە دەستمان دەربچێت ئەو حەدیثەی کە عەرزم کردن حەدیثەکەی ئوسامەی کوڕی زەید کە ئەفەرمێ پرسیاری لە پێغەمبەری خوا کرد ئەی پێغەمبەری خوا تۆ لەم مانگە تایە نەمبینیوە هیچ مانگێوەی ئەم مانگە تایە بە ڕۆژوو بی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە مانگێکە خەڵک زۆربەی لێی بێ ئاگایە و عەمەلەکانی ئینسانی تیا بەرز ئەبێتەوە حەزەکەم بە ڕۆژوو بووم لە کاتێکە عەمەلەکانم بەرز ئەبێتەوە ئەم حەدیثە طبعا زۆر شتی تایە زۆر مەعنا و سوودی تایە حەزەکەم هەندێکیتان ئاماژە بکەم یەکەم ئەمە مانگێکە خەڵک لێی بێ ئاگایە بۆیە ئەبێ ئاگامان لێی بێ ئەوش جاری وا هەیە کاتێلێک هەیە خەڵک زۆربەی چارتیا غافڵە ئەو کاتانە فرسەتە ئینسان زیندوی بکاتەوە ئەو کاتانە پیرۆزە کە خەڵک لێی بێ ئاگایە تۆ هەوڵدا تایە خواپەرستیەکی زیاتر بکە هەوڵدە تایە زیاتر ئاوەدانی کەرەوە بۆ نمونە شەو نوێژی یعنی شەو نوێژی کاتێکە خەڵک زۆربەی خەوتووە بۆیە ئەو کاتە پیرۆزترین کاتە بۆ نوێژی سنەت هەروەها کاتێلێکی تریش هەیە لە ڕۆژە لە مانگە لە ساڵە کاتێلێکن خەڵک تایە زۆربەی ئاگایان لە خۆیان نییە زۆربەی غافڵن لە عیبادەتکردن تۆ ئیستیغلالی ئەو کاتانە بکە بە عیبادەت زیاتر لە خواوە نزیک ئەبیتەوە لەبەر ئەوەیە پیاوچاکانمان تیانە هەبوون حەوریان داوە کارێنێک بکەن کە خەڵک ئاگای لێ نەبێ پیاوچاکی وا هەبووە 40 ساڵ بە ڕۆژوو بووە یعنی 40 ساڵ بەردەوام ڕۆژووی گرتووە ئیلا ئەو ڕۆژانە نەبێ وەکو جەژن و هەندێ مناسەبات 40 ساڵ بە ڕۆژوو بووە کەس پێی نەزانیوە حتا تەنانەت ماڵ و مناڵەکەی خۆشی پیان نەزانیوە بەیانی لە ماڵ دەرچووە کاتێ لە ماڵ دەرچووە خواردنەکەی لەگەڵ خۆیان بردووە بەڵام لە ڕێگا دابووی دایەتی خەڵک دایەتی فەقیر و هەژار و ماڵ وایان زانیوە نانی خواردووە نیوەڕۆ لە دوکانەکەیە و خەڵکیش وایان زانیە کابرا نانەخوات بەڵام ئەو نانەکەی داوا بە خەڵکی تر یعنی کەس ئاگای لێ نەبووە لە ئەخیرە پێیان زانیوە لە پاش مردنی پێیان زانیوە حتا تەنانەت ابن مسعود خوای لێ ڕازی بێ سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئینسان ئەو ڕۆژانەی کە ها بە ڕۆژوو جگە لە ڕەمەزان باسی ڕۆژەکانەکەین کە خەڵک تایە بێ ئاگایە یا کەمترین خەڵک تایە بە ڕۆژوو ئەبێ ئەفەرمێ ئەو ڕۆژانە ئینسان باشواتانێ ئەو پەڕی خۆی بڕازێنێتەوە ڕۆن با لەسەر و ڕیشی دائیمەن دەمچاوی بە شێوازێک بێ با خەڵک نەزانێ بە ڕۆژووە با دەمچاوت تەڕ بێ تا خەڵک هەستت پێ نەکا بە ڕۆژوو بۆ ئەوەی ئەجرەکەت زیاتر بێ تا ئینسان عەمەلەکانی سڕیتر بێ لە بەینی خۆی و خوایە خەڵک کەمتر ئاگای لێ بێ ئەوەنە ئەجرەکەت لە لای خوای تەعالە زیاترە و پاداشتەکەت زیاترە ئەبوو تەیاح ئەفەرمێ لە لای ئێمە عادەت وا بوو ئەو کەسانەی کە ڕۆژویان ئەگرت لە غەیری ڕەمەزان دائیمەن هەوڵیان ئەدا بە شێوەیەک دەرکەون کە خەڵک پێیان نەزانێ بە ڕۆژوون ئەڵێ باوکم و باپیرم و هەموو ئەوانەی کە لەو زەمانە بوون لە پیاوچاکان ئابە و شێوازە بوون عەمەلەکانی ئینسان بەرزە بێتەوە بۆ لای خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم وای فەرمووی لەم مانگەیە عەمەلی ئینسان بەرزە بێتەوە بۆ لای خوای تەعالە دیارە عەمەل بەرزۆ بوونەوە بە لای خوای تەعالە سێ شێوازی هەیە شێوازێکیان ڕۆژانەیە طبعا نوێژی عەسر و نوێژی بەیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی مسلم ئەیگێڕێتەوە ئەفەرمێ يتعاقبون فيكم الملائكة بالليل وملائكة بالنهار أفرمي ملائكة كان جيغوركي أكن بشو بروج كوموي كان يجتمعون في صلاة الفجر وصلاة العصر لن يجي بيانيانا تبديل وجبي خوانا كان ولا نيجي عسر شا تبديل وجبي خوانا كان
ثم يعرج الذين باتوا فيكم ئەوانەی بە شەومانەوە نوێژی بەیانی خوا حافیزیەکەن و کۆمەڵێکی تر دێتە جێگەیان ئەوانە ئەگەڕێنەوە بەلای خوای تەعالا پرسیاریان لێ ئەکا چۆن عەبدەکانتان بەجێهێڵا، یعنی لەسەر چی شێوازیە بەجێیانتان هێڵا؟ ئەوانیش ئەڵێن کاتێ بەجێیانمان هێڵا کە خەریکی نوێژکردن بوون، یعنی نوێژی بەیانی. و هەروەها ئەوانەی عەسریش کاتێک ئەمانی تر بە ڕۆژ لەوێ بوون کە ماڵ ئاوایی ئەکەن و جەماعەتی عەسر دێنە شوێنەکەیان، بە هەمان شێوە خوای تەعالا پرسیاریان لێ ئەکا بە چی شێوازێک عەبدەکان و بەندەکانی منتان بەجێهێڵا؟ ئەڵێن کاتێ بەجێیانمان هێڵا کە خەریکی نوێژ بوون. چەند مهمە ئینسان نوێژی بەیانیان و نوێژی عەسر لەدەست نەدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەتی بە جەماعەت، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من صلى البردين دخل الجنة، هەر کەسێ نوێژی بەیانی و نوێژی عەسر بکە لە کاتی خۆیان ئەچێتە بەهەشتەوە، بە تایبەت بە جەماعەت. نوعێکی تر لە عەمەل بەرزکردنەوە هەفتانەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن أعمال بني آدم تعرض كل خميس ليلة الجمعة. أفرمي عملي بني آدم حمو بين شمانك شوي جمعة برزبيته بلاي خواي تعالى، يعني هفتانة عملي إنسان برزبيته بلاي خواي تعالى. بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي فلا يقبل عمل قاطعي رحم. سبحان الله. عملي كسي برز نابيتوا يعني خواي قولا فرمي رايقرن كقطعي صلي خزمايتي كردبه، صلي خزمايتي بچراندبه أأوى واستاوى برز نابيتوا. خوا بنامنده درجي سيم صالانية أويك عرزم كردن كبيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي لمانجي شعبانة إنسان عملي إنسان صالانة برز بيتوا بيم خوشم من أو مانجا بالرجوم تاوكو بالرجوع عمل كان برز ببيتوا بولاي خواي تعالى. شعبان تمرين يكبر رمضان إنسان خوي رأهيني تاوكو رابع لسر رجوع رابع لسر طاعة وعبادة بويا هندي لبياو تشاكان أما كردوه بفرصة هر لرمضان هر لشعبان دسيان كردوه بطاعة وعبادة وخير كردن وقرآن خيندن هر لشعبان لقل سرتاي شعبانا كدر كوتبه اوان اتر وكو چون رمضان هاتبه اوا خوانيان آماده كردوه. سلمي كري كهيل أفرمي كان يقال شهر شعبان شهر القراء. أفرمي لزماني إيميا أيانوت شهري شعبان يعني مانجي شعبان مانجي قرآن خونا كان خلق أو مانجي آماد اتر خوي آماداك بقرآن خوندن ودسي بقرآن خوندن أكر. وكان حبيب بن أبي ثابت إذا دخل شعبان قال هذا شهر القراء. أجر شعبان باتا أي فرمو اتر أمام مانجي قرآن خونا كان. وعمري كري قيسي ملاني أي إذا دخل شعبان كان إذا دخل شعبان أغلق حانوته وتفرغ لقراءة القرآن. اتر دكان كيدا أخذت دسي يكرد با قرآن خوندن. إما نالين دكان كان داخل إما نالين إنسان ألين حتى لرمضان شاء إنسان عبادة بك هندي لبياو تشاكان رازيبون بو بشيك لدمان كي ترى دسيانا كوي بو كاسبي لدمان كي ترى دسيانا كوي مانجي شعبان ورمضان بو عبادة دائرنا بلام إما نالين وابكين مگر كسي زوري هبه وبيويستي بينا به او کس اتوانی او دو مانگه ترخان که بو عبادتی خوای پروردگار بلام ایما الین او کاتانی که مجالت هی که فرصتت هی شونیوجی تیابکا و روژکانی که دنیا زور گرم نیو شوینکت زور گرم نیو تیای بروجوبه لمانگی شعبانه و اگر توانات هی لو مانگه اگر تو 10,000 درکی 1000 دیناری بخره ناو مزگوتوا 1000 دیناری برم پیاوکی فقیر که مستحق به لكاتيك اگر اوشد نكر كاتيك كسيك ديت بولاب توزي خاطري بقرا لا مثلا لجاتي اوي تو 2000 خيري لبسني 1000 خيري لبسنا بنيتي خيري مانجي شعبان ومانجي رمضان بك اگر امانه بك همو عبادته كاتيك لدائره كتاي يان ما مسايكي لقطاب خانك حول الزياتر لما انجز زياتر بو خوايك لا بوروا زیاتر خیر و چاکی تیابکە زیاتر دەرسی تەلەبەکان بەگەرم و کورتتر بدە بەو نیەتەوە کە تۆ ئەتەوێ خێر ئامادەکەی بۆ مانگی ڕەمەزان خۆت ئامادەکەی
بۆ مانگی ڕەمەزان. یعنی بە کوردیەکەی هەرچی ها لە بەردەستا هەوڵ بدە ئیستیغلالی کە بۆ ئەوەی وەکو ئامادە باشیە خۆت ئامادە باشکەی بۆ مانگی ڕەمەزان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە ئەبوو سعیدی خودری بۆمان یەگێڕێتەوە ئەفەرمێ لا يصوم عبد يوما في سبيل الله إلا باعد الله بذلك اليوم وجهه عن النار 70 خريفا. هر کەسێ ئەگەر یەک ڕۆژووی سنت بگرێ لەبەر خاتری خوا، یەک ڕۆژووی سنت بگرێ لەبەر خاتری خوا، خوای تەعالا 70 ساڵ دەمچاوی ئەو کەسە لە ئاگری جەهەنەم دوورە خاتەوە. 70 پاییز واتە 70 ساڵ. جا زۆر فرسەتە ئینسانی مسلمان هەوڵ بدا لەم مانگە پیرۆزانە بە تایبەتی مانگی شەعبان تایە بە ڕۆژوو بێت چەندێک بۆی ئەکرێ. حەدیثێکی ترتان عەرز دەکەم پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە معاذی کوڕی جەبەل بۆمان یەگێڕێتەوە ئەفەرمێ يطلع الله إلى جميع خلقه ليلة النصف من شعبان. خوای تعالی تەماشای هەموو مەخلوقاتەکانیەکە لە شەوی نیوەی شعبان، شەوی چوارشەممە لەسەر پێنجشەممە، شەوی چواردەی ئەم چوارشەمەی کە دێت لەسەر پێنجشەممە، شەوی چواردەی مانگ لەسەر پانزەی مانگی شعبان. خوای تعالی تەماشای هەموو مەخلوقاتەکانی ئەکا فيغفر لجميع خلقه. خوای تعالی لە هەموو مەخلوقاتەکانی خۆش ئەبێ، ئەوەی کە مسلمان بێ و ئەوەی کە موحید بێ و ڕوو لە خوا بێ، إلا دوو کەس نەبێ. کێن خوایە؟ إلا لمشرك أو مشاحن. إلا بۆ لە کەسێک نەبێ کە هاوڵ بۆ خوا بڕیار بدە. ئەو کەسەی داوا لە غەیری خواکە، هاوار بە غەیری خواکە، پەنا بە غەیری خوا ئەبا، ئەو کەسانە شەریکیان بۆ خوا قرار داوە، ئەوانە خوا لیان خۆش نابێ. ئەی دووهەم ومشاحن، دووهەم کەسێکە لەگەڵ بسڵمانێکە بەینی نەبێ. مشاحین ئەو کەسەیە کە لە ناو دڵیا شت هەیە بەرامبەر بە مسلمانێک، بەرامبەر بە برایەکی دینی، هەلە خۆشتی هەڵگردووە لە ناو دڵی خۆیان. ئیتر پێویست ناکەم من زۆر بۆتانی ڕوونکەمەوە، هەموومان ئێستا ئەزانین دڵمان چۆنە، بەڵام ئامان من یەک داوایەکم هەیە، تو ئەو خوایە برا بە ڕێزەکانم عوزر بۆ خۆتان مەدۆزنەوە. تو خوا براکانم با مەلا تارق نەڵێ بەخوا ئەم حەدیسە کاتی ABC بێژە وەڵاهی ئەم حەدیسە ڕاستە ئەمە فلان و فلان ئەگرێتەوە، لە خۆم دووری خەمەوە، مەڵێ فلان کەس ئەم حەدیسە تۆ ئەگرێتەوە، تۆ مەڵێ من والله آخر قەینا عاجزمی کردووە دڵمی شکاندووە، ئەمە عوزرێکە تۆ بۆ خۆت ئەیدۆزیتەوە، ئەمە شەیطانە بۆ تێدۆزێتەوە. تۆ وامە بە ئەو قسەت لەگەڵا ناکە، تۆ قسەی لەگەڵا بکە، ئەو سەلامت لێ ناکە، تۆ سەلامی لێ بکە، ئەو نایەتە ماڵت براتە ئامۆزا کورد هەمانە قسە لەگەڵ برای خۆیان ناکە. تخوا برای نەمەعقولە لەگەڵ خوشکی خۆیان لەگەڵ برای خۆیان، بەخوا لەوەش گەورەترم بیستووە هەیە لەگەڵ دایکی و باوکیا قسە ناکە. یا سبحان الله. یعنی نازانم لەو لایشوە ئیمان هەیە لەگەڵ ژنەکەی خۆیان، هەیە لەگەڵ مێردەکەی خۆیان، هەیە لەگەڵ ئیتر ئەنواع و ئەشکالمانتیایە. تخوا براینە بە ئەم جارە پێش ئەوەی نیوەی شەعبان بێتە بانا و خوا بفەرمێ لەمانە خۆشمە بن جارێکە، لەمانە خۆش نابم، پێش نیوەی شەعبان خۆمان پاکەینەوە. ئەم مانگە فرسەتە، ڕۆژی ئەم چوارشەمە لەسەر پێنجشەممە فریای خۆتان بکەون پێش ئەوەی ڕەمەزان بێتە بانە با ئێمە سەفحەی خۆمانمان پاک کردێتەوە. داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، دامەزراومان بکە لەسەر تاعەت و عیبادەتی خۆی. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئەم مانگەمان بۆ بکەیتە مانگێک ئامادە باش بین بۆ مانگی ڕەمەزان. یا ڕەبی خوایە وامان پێ بکەیت تایە بە قەدەری توانە ئەوەندەی توانامان هەیە، خوایە یارمەتیمان بی بتوانین ڕۆژووی تیا بگرین، بتوانین قورئانی تیا بخوێنین، بتوانین چاکەی تیا بکەین، بتوانین خێر و خێراتی تیا بکەین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوایە لەم مانگە پیرۆزە داوات لێ ئەکەین، خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای ئەو نەخۆشانە بدەی
کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ربی ڕحم بە مردوەکانمان بکەی یا ربی دوعاکانی ئێمەیان پێ بگەێنی یا ربی لەناو قەبرەکەیە دوعاکانی ئێمەیان پێ بگەێنی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت بەرەکەت خەیتە کوردستانەوە بەرەکەت خەیتە دەغڵ و دانمانەوە بەرەکەت خەیتە کارەبا و ئاومانەوە بەرەکەت خەیتە اقتصاد و ئابووری ئەم وڵاتەمانەوە یا ربی کاربەدەستانی ئەم وڵاتە ساڵح و دادپەروەرکەی یا ربی هەر کار بەدەستێ خراپە و ئەوێ ئازاری ملت بدا لە هەر وڵاتێکی ئیسلامە یا ربی خوایە لە ناوی بەری یا ربی خوایە لە کۆڵی ملەتەکەی کەیتەوە یا ربی خوایە هەر کار بەدەستێ چاکە و دادپەروەرە و ڕێک و پێکە یا ربی ئەوەنەی ترە پایەداری بکەی یا رب العالمین یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت تەبایی و برایەتی بخەیتە نێوانی ریزەکانی ئەم گەلەمانەوە یا ربی خوایە کوردستانمان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری لە دەستی دوژمنان و تەماحچیان خوایە بمان پارێزی یا ربی شەڕی هەموو شەڕکەرێکمان لە کۆڵکەیتەوە یا رب العالمین خوایە ئەمن و ئاسایش بەرقەرارکەی لە وڵاتمانە ئامین ئامین